هەر پرسی هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئێلی گۆڵد سەرۆکی پەیمانگای گۆڵد بۆ استراتیژی نێودوڵەتی لە واشنگتنەوە لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش. ترامپ بۆ نە ئاماژە بە تەزویرەکە ئەڵێ تەزویر کراوە تەزویرەکرێ ئەم قسانی ترامپ لە چیوە سەرچاوە ئاگرێ؟ زۆر سپاس بۆ ئێوە. لێرە باسی لە ئەنجامەکانی هەڵبژاردن کە ئەگەر باسی بکەین چەندین جار ترامپ نیگەرانی خۆی دەربڕیوە و ئەو کاتشی کە هەڵبژاردننی سەرۆکایەتی لەو کاتێک کە ئۆباما هەڵبژێردرا بە هەمان شێوە نیگەرانی هەبوو. ترامپ نیگەرانی هەبوو لەوەی کە ئەنجامەکانی هەڵبژاردن ما بڵێن گۆڕانکاریان تێدا کراوە و فێڵ کراوە. لێرەدا چەندین ڕووداویش ڕوویان داوە کە خەڵکی لە نیگەرانن لەو کاتێک کە ئەگەر ئەنجامەکان کاتێکە ئاشکرا بکرێن و شێوی دروست بێت. بە گوێرەی هەندێک ڕاپرسی چەندین هەڵبەزوودا بەز و گۆڕانکاری هەیە لە ئەنجامەکانی هەڵبژاردن، ئەمەش بۆتە هۆی نیگەرانی خەڵک و پێشتریش چەندین ڕووداو هەبوون، چەندین راپۆرت هەبوون کە خەڵکی لە میشیگان بە شێوەیەکی جیاواز دەنگیان داوە فێڵ کراوە. ئەمەش وای کردووە کە نیگەرانی هەبێت لە ئەنجامەکانی هەڵبژاردن و خەڵکی نیگەران بن لەوەی کە دەنگیان داوە، ئەوانەی کە دەنگیان داوە و پێیان وایە دۆخەکە بەڵە و ئاڵۆزی بڕوات. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ترامپ بە هەمان شێوە نیگەرانی هەیە لە ئەنجامەکانی هەڵبژاردن و نیشانی پرسیاری لەسەرداناوە. ئەنی هیچ شتێکی بیسەلمێنێت کە لە هەڵبژاردنەکانی پێشتری ئەمریکاشا لە 4 ساڵی ڕابردووی ئەمریکایە کە بامان شێوە دۆناڵد ترامپ باسی لەوە کردبوو کە ساختەکاری کراوە یاخود دەستی تێبەردراوە ئەم هەڵبژاردنە. هیچ شتێکی بیسەلمێنێت تا ئێستا کە هەڵبژاردن لە ئەمریکادا دەستی تێوە درێ ساختەکاری تیاکرێ؟ بەڵێ وەکەوەی کە وتم بەگشتی خەڵکی نیگەرانە و ئەگەر پەنسیلڤێنیا بە نمونە وەرگرین لە هەڵبژاردننی پێشوو کۆماریەکان ڕێگەیان نەدات کە با بڵێن فەرمانبەرانی و ئەوانەی کە بۆ دەنگەکان جیا دەکەن و ڕێگەیان نەدرا کە بچنە ژوورەوە و دەنگەکان جیا بکەنەوە. ئەمەش بۆ هۆیەوەی کە بۆترێت کە ساختەکاری کراوەوە نیگەرانیەک ڕوو بدات. ئەمەش وای کرد کە جاکردنەوەی دەنگەکانیش کاتێکی زیاتری بوێت و چەندین ڤیددیۆش بڵاوکرانەوە لەبارەی ساختەکاری لەو ویلایەتە. چەندین دۆکیومنت و چەندین کەیس هەبووە لەبارەی جیاوازی ئەنجامەکان لەو ویلایەتە. ئەمەش وای کردووە کە بێتە بەڵگە بۆەوە. بەڵێ تا چەند ترامپ دەتوانین بڵین تەواوی هەوڵی خۆیدات بۆی جارێکتر ببێتەوە سەرۆکی ئەمریکا و لێو ڕێوە بتوانێت بە شێوە لە شێوەکان خۆی بپارێزێت لەو داوای یاساییانی لە ماوەی ڕابردووە بە بەردەوام لەسەری تۆمارەکران و بانگێشی دادگاکرا؟ بەڵێ من پێم وایە نییە ئەو کەیسانە کاریگەرێکی نەرێنیان لەسەر هەڵبژاردن هەبێت. ئەگەر سەیری ئەو تۆمەتانە بکەین هەر جارێکە چوو بێتە دادگا با بڵێن پاڵپشتی هەبووە ترامپ و توانیویەتی دەنگی خۆی هەر کۆ بکاتەوە لە هەر بارودۆخێکدا بێت، چونکە خەڵک پێیان وایە ئەو بە شێوەیەکی نادەتپەرۆرانە تاوانبار کراوە و ئەمە تۆمەتێکە خراوەتە پاڵی و ڕاستیەکەی وان نییە. و هەروەها ئەوەشی کە دەبینین لە بەنگلادیش بینیمان چەندین کەیس هەبووە هاوشێوە کە تۆمەت خراوەتە پاڵی سەرۆکەکان.
ئەمریکا پێویستە ببێتە چرا و مەشغەڵی دیموکراسی لە سەرانسەری جیهان پێویستە هەڵبژاردنێکی زۆر پاک و دادپەروەرانە و شەفاف ئەنجام بدرێت و پێویستە کارێکی وا بکرێت خەڵکی نیگەران نەبێت لە ئەنجامەکانی هەڵبژاردن. من پێم وانە کە ئەمە کاریگەریەکی نەرێنی لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن هەبێت. من پێم وایە سەرۆک ترامپ ئێستا ئەگەر ببینین ئەنجامەکان ئێستا بارودۆخی زۆر باشە دەبینین بە چەندین دەنگی ئەلێکترال کۆلێجی بەدەست هێناوە و لە پێشەنگە بەراورد بە کەمالا هاریس. ئەمەش دەرخەری ئەوەیە بارودۆخی ترامپ زۆر باشە و لە بەرژەوەندی ئەوە. بەڵێ لە ماوەکانی ڕابردووە چەند میوانێکەوە بۆ قسە لەگەڵکردن لەبارەی شێوازی سیاسەتکردنی دیموکراتەکان و کۆماریەکان هەندێکیان بۆ چوونیان وابوو کە دیموکراتەکان لە سیاسەتکردنا تۆزە ناڕوونن لە بەرامبەر دۆستەکانیانیان لە بەرامبەر ئەوانەی لە دەروی ئەمریکا مامەڵیان لەگەڵاکەن لە ڕۆشتێکیان پێڕێن لە پشت پەردەشتێکە و ژێر بەژێر مامەڵەیەکی ترەکرێ. بەڵام کۆماریەکان و بەتایبەت دۆناڵد ترامپ خۆی سیاسەتێکی زۆر ڕوون و ساداکە و لەسەر دەست پێتەڵێت چی یەکەم و چی ناکەم و چۆن مامەڵەت لەگەڵاکەم بۆ چوونیەوە چی لەم بارەیەوە. پرسیارەکە ئەوەیە کۆماریەکان ڕێڕەوەیەکی و سیاسەتێکی زۆر ڕوونیان هەیە لە سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ هاوپەیمانەکانیان. بە پێویستە ئەوەمان لەبەرچاو بێت، پێویستە مامەڵە لەگەڵ هاوپەیمانەکان بکات. ئەگەر بچینە سەر دیموکراتەکان کەمەلا هاریس زۆر ناسراو نییە پێشتر لە با بڵێن ئێستا سەرۆکی جێگری سەرۆکی ئەمریکایە و بۆ 4 ساڵ جێگری سەرۆکی ئەمریکا بۆەوە سیاسەتەکەمان بینیمان کە چی ڕوودەدات و بینیمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕ دروست بوو و بینیمان لە ئۆکرانیا جەنگ دروست بوو و ئەوەشمان بینی کە لە ئەفغانستان ڕوویدا. هەموو سیاسەتەکانی ئیدارەی بایدن ڕوونە و هەروەها بینیمان کە چۆن مامەڵە لەگەڵ کورد دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بینیمان چۆن مامەڵە لەگەڵ هاوپەیمانەکانیان دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بینیمان چۆن پشتیوانی لە ئیسرائیل دەکرێت و بینیشمان کە چۆن پشتیوانی لە ئەوروپا دەکرێت دژی رووسیا و ئەو جەنگەشی کە لە ئۆکرانیا ڕوودەدات. و پێویستە ئەوەمان بیرێت کە پێویستە سیاسەتێکی ڕوون هەبێت بۆ ئەوەی با بڵێن سەقامگیری لە وڵات و لە ناوچەکەدا ڕوودات. پێویستە ترامپ و هەرواشی کردووە بە شێوەیەکی شەفاف سیاسەتی خۆی پەیڕۆ بکات و چاوی لەوەیە سەقامگیری هەبێت. و من پێم وایە سەرۆک ترامپ ئەبراهام ئەکۆرد با بڵێن ڕێکەوتنی ئیبراهیمی پەرە پێدەدات دەیباتە ئاستێکی دیکە و خۆناغێکی دیکە. هەموو ئەو سیاسەتەی کە پێشتر پەیڕەوی کردووە جیاواز بۆ لە کەمەلا هاریس. دەتوانین بڵین بۆ دۆخێکی لە ئێستا باشتر و جیهان ئاشتێکی زیاتر بەخۆ ببینێ کۆ پێویستە کۆماریەکان حکمی ئەمریکا بکەن. بەڵێ من هاوڕام. بەڵێ لەو دۆخەی کە باست کرد سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە شەڕی رووسیا و ئۆکرانیا و بە چەند دۆخێکی دیکە کە لە سەردەمی داری بایدنە ڕوویداوە جێگری سەرۆکی ئەمریکا کە کەمەڵا هاریس بووە چەند دەسەڵاتی هەبووە لە بڕیاردان لەم دۆخانە چەند توانیوێتی بەشێک بێلەوەی کە ڕوویداوە. ئەگەر کەمەلا هاریس بە نمونە وەربگرین ئەو کۆتا کەس بووە لە کاتی بڕیارداندا ئیدارەی بایدن با بڵێن بایدن هەمیشە ئەوەی وتووە کە کەمەلا هاریس هاوکار بۆ لە کاتی بڕیارداندا هەر بڕیارێکیاندا بێت کەمەلا هاریسیشی لەگەڵ بووەوە ئەوەشی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات بەدڵنیایەوە لە سەردەمی ئیدارەی بایدن ڕوویدا و کاتێک کە نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل هاتە ئەمریکا ئەو لە کۆنگرێس قسەی کرد و ئەو کاتەشی
کەمەلا هاریس سەرکردایەتی کۆنگرێسی کردووەوە هەروەها ئەو جێگری سەرۆکی ئەمریکا بووە و بەرپرسیار بۆ لەوەی کە هەوڵ بدات بۆ کۆتایهێنان بە شەڕی غەزا. ئەو دوای ئەوە بایکۆتی ئەم وتارانەی کرد، ئەو بایگۆتی دانیشتنەکانی کۆنگرێسی کرد لە کاتێکا کە ناتانیاهۆ ئەم وتارەی پێشکەش دەکرد. ئەمەش مەبەستێکی ئاشکرا و ڕوونی لە پشتە کەمەلا هاریس نایەوێت کە ئەم شەڕە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو بدات و سیاسەتی ناتانیاهۆی بادڵ نییە و ئەو ئاراستەیە کە کەمەلا هاریس پەیڕەوی دەکات و لەسەر ئەو ئاراستەیە دەڕوات ئاراستەیەکە کە دژی ناتانیاهۆیە و دژی سیاسەتەکانی ناتانیاهۆیە و ئەمەش دەرخەری ئەوەیە تاکە کەس کە بتوانێت گۆڕانکاری بکات و چارەسەرێکی ئاشتیانە و کۆتایی بەم شەڕە بێنێت بە دڵنیاییەوە دۆناڵد ترامپە. بەڵێ هەرچەندە پێم وابێت تۆزێک ئێوەی ئەمریکی حەستان لەسەر قسەکردن لەسەر پێشبینی نییە لەوەی چییە بێ یاخۆ چی نابێ، بەڵام بەو سیاسەتی لە ماوەی ڕابردووە کراوە لەلایەن ئیدارەی بایدن و بەو دەنگدانەی کە ئێستا کراوە و هێوا شێواش ئەنجامەکان دەرەکەون پێشبینیەوە چییە بۆ هەڵبژاردنی سەرۆکی ئەمریکا؟ پێتان وایە کێ توانە ببێتە سەرۆک؟ و هەر کەسێک بڵێت کێ دەیباتەوە بە دڵنیاییەوە ڕاست ناکات، چونکە پێشبینیەکە جیاواز دەبێت، بەڵام ئەوەی هەیە بە بڕوای من ترامپ دەبێتەوە سەرۆکی ئەمریکا، ئەو دەتوانێت ئەم هەڵبژاردنە بە بابەتەوە ببێتەوە سەرۆکی داهاتووی ئەمریکا بۆ 4 ساڵی داهاتوو و ئەوەشی دەیبینین کە ئەو کەسانەی کە هەست و سۆزیان بۆ ترامپ هەیە بۆ کۆماریەکان هەیە دەیانەوێت ئەم کەسایەتیە سەرخەن و جارێکی دیکە ببێتەوە سەرۆکی ئەمریکا بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە چی ڕوودەدات. کەمەلا هاریس ئەم با بڵێن ئەم هاوسۆزی و ئەم هاوسۆزی نییە لە نێوان خەڵکدا، خەڵکی و دەنگدەران بەو شێوەیە بەو گەرم و گریە بەرەوپیری کەمەلا هاریس ناڕۆن بە بەراورد بە ترامپ بە دڵنیاییەوە کۆمەڵێک دەنگدەری تایبەتی خۆی هەیە دەتوانن ئەم کەسایەتیە سەرخە، بەڵام کەمەلا هاریس بەو شێوەیە نییە. ئەگەر پێشبینیش بکەین لە سوینگ ستیتەکان ئەو ویلایەتانەی کە هێشتا یەکلایی نەبوونەوە دەبینین ئەنجامەکان وردە وردە ئاشکرا دەکرێن و من پێم وایە ترامپ دەیباتەوە. بەڵێ ئەگەر ترامپ دەرنەچێت ئەوکو باس دەکرێت ئەگەری ڕوودانی پشێوی هەیە ئێوە پێشبینی شتێکی واکەن ئەگەر ترامپ نەیباتەوە پشێوی دروست بێت لە ئەمریکا؟ ئەمریکا تەواو دابش بووە، ئێستا ئەمریکا دابش بووە بە بەراورد بە مێژوو لە ساڵانی ڕابردوو زۆر جیاوازترە. ئێستا ئەمریکا خەڵکی تووڕەن، خەڵکی بە دڵنیاییەوە لەوانەیە بڕژێنە سەر شەقام، بەڵام بە ڕوونی قسە بکەین ئەو ڕاستیی کە ئێستا دەیبینی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە سەرانسەری وڵات شتەکان بە ئاراستەی کۆمارەکان نییە، بەڵام چەند بابەتێکی دیکە ڕوویان داوە لە ئەمریکا. چەند گروپێک هەن کە با بڵێن پشتیوانی لە دیموکراتەکان دەکەن، چەند گروپێکی دیکەش هەن لە چەند شارێک لە ئەمریکا پشتیوانی لە کۆماریەکان دەکەن. بە دڵنیاییەوە ئەم گروپانەش با بڵێن مافی ئەوەیان هەیە کە بڕژێنە سەر شەقامەکان و پێم وایە شتەکان زۆر جیاوازە بە بەراورد بە لە 6 ساڵی 2021 شتەکان زۆر جیاوازن. باوەڕ ناکەم شتێکی لەو شێوەیە ڕووداتەوە، چونکە دۆخەکە زۆر جیاوازترە لە ئێستا و نەدەکرا ئەو شتە ڕێگری لێ بکرێت. شتێک بوو ڕووداوێک بوو ئەو سەردەما کە هەرگیز ڕێگری نەدەکرا دەبوو ڕوو بدات، بەڵام ئێستا جیاوازە.
سکیوریتی و ئاسایشێکی جیاوازتر هەیە لە ئەمریکا بەڵێ لەوانەیە خەڵک بڕژەنە سەر شقامەکان گرنگ نییە کێ دەیباتەوە کێ دەدۆڕێت خەڵکی هەندێک هەر ناڕەزایی دەبێت و چەندین دەنگی ناڕەزایی هەیە و دەکرێت بڕژێنە سەر شقامەکان بەڵام بەو شێوەیە نییە کە لە ڕابردوو ڕوویاندا و منیش ئەوە دەڵێم ئەوەی کە ئێستا پێتان دەڵێم بە پشت بەستنە بەو ڕاستیانەی کە لە ڕابردوودا بینی و من بەڵێ دکتۆر لە کاتی بانگەشەیە زۆر باس دەوا کرا ئەگەر دۆناڵد ترامپ ببێتەوە سەرۆکی ئەمریکا دیموکراسی لە ئەمریکا کەوێتە ژێر هەڕەشەوە و هەندێک جاری شەوترێت لە سەردەمی دارەی دۆناڵد ترامپ و کۆماریەکانە دیموکراسیەت و پرسی مافی مرۆڤ لە ئەمریکا پاشەکشەی کردووە ئایا وا بووە؟ ئەگەر سەرۆک ترامپ هەڵبژێردرێتەوە مەبەستەوەیە بەڵێ ینی باس لەواکرێ گوایە ئەگەر ترامپ ببێتەوە سەرۆکی ئەمریکا پێش لە بانگەشتەکانە زۆر ئەو بەرامبەر بە ترامپ وترا کە ترامپ ببێتە سەرۆکی ئەمریکا دیموکراسی لە ئەمریکا پاشەکشاکە و ئەشیانوت لە 4 ساڵی ئیدارەی ترامپا دیموکراسی و مافی مرۆڤیش لە ئەمریکا پاشەکشەی کردووە ئایا وا بۆ پاشەکشەی کردووە؟ نەخێر ئەوە ڕاست نییە ئەمە شتێکە ئەو قسانە لەلایەن دیموکراتەکانەوە دەکرێن شتێکی وان نییە شتی وا ڕوونادان ئەوەی کە دژی دیموکراسیە کەمەلا هاریس کەسێکە سۆشیالیستە و هەر سیاسەتێک کە ئەو پەیڕەوی دەکات هەمیشە خەیاڵی ئەوە دەکات و وێنای ئەوە دەکات کە پێویستە حکوومەتێکی بەهێز هەبێت ئەو کەسایەتێکی سۆشیالیستە بەڵام ترامپ بە هەموو ئەو سیاسەتانەی کردوویەتی هەوڵی داوە خەڵکی بێنێتە پێشەوە و هەوڵی داوە وەک کەسانێکی وەک ئیلۆن مەسک بێنێتە ناو کۆنگرێس هێشتا نەهێناوە ئەگەر بێتەوە سەرۆکی ئەمریکا ئەو کاتە ئەو کارە دەکات ئەگەر سەرنجی وڵاتەکە بدەین سەرنجی سەرانسەری جیهان بدەین و جیهانی سێم ئەو وڵاتانەی کە بەرەو دیکتاتۆریە دەڕۆن دەبینین سات دوای سات ئەو ئیدارەی کە ئێستا هەیە ئەوەی کە دەتوانن ئەنجامی بدەن ئەو سیاسەتانەی و ئەو سیاسیە دژبەرانەی کە دژی ئەم ئیدارەیان من پێشتر سەرنجی زۆر شتی لە بابەتەم داوە ئەوەم بینیوە بۆ نمونە ئەگەر میسر بە نمونە بینینەوە کاتێک کە مبارەک دەسەڵاتی هەبوو با بڵێن ڕەخنەی ئەوەی دەگرت کە ئەگەر دژبەرەکانی دژی بۆستنەوە زیندانیان دەکات و بەدڵنیایەوە ئێستش ترامپ هەمان قسە دەکات دەڵێت دیموکراتەکان دژبەرەکانیان زیندانی دەکەن دژبەرەکانیان دەوەستنەوە و تۆمەتیان دەخەنە پاڵ و هەوڵی ئەوە دەدەن کە دۆناڵد ترامپ زیندانی بکەن کەیس دوای کەس تۆمەت دوای تۆمەت دەیخەنە پاڵ ئەم کەسایەتیە و چ لە بواری بازرگانی بێت چ لە بواری سیاسی بێت و ئەمە ڕاستیە کە پێویستە ترامپیش کارێک بکات ئەگەر ئەم شتانەی بەسەردا بسەپێنرێت ئەمە کۆتایی دیموکراسی نییە و ئەگەر کەمەلا هاریسیش ببێتەوە سەرۆکی ئەمریکا و سیاسەتی خۆی پەیڕۆ بکات ئەمە کۆتایی دیموکراسی نییە بەڵکو دیموکراسی لە ئەمریکا هەر بەردەوام دەبێت و هەر بەو شێوەیە دەمێنێتەوە. بەڕێز دکتۆر علی گۆڵد سەرۆکی پەیمانگای گۆڵد بۆ ستراتیژی نێودەوڵەتی لە واشنگتۆن لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆ ئێوە دکتۆر.